ليمو روحم چون ربي روح بتيبو أوي تجربة حيراني لو تدرسي قلت ما صعبة تجلك بكم كوي باشا ليمو هاي ليمو شيرازي وچه ليمو لو دم چای خود پێک دادایە کاتێککە پرسیارێک وەڵامەکە شێزانی تر بۆ ئەو پرسیت یەکچێ وەڵڵاهی وەڵامەکەی بزانم نییە کو پرسیار لێ دەکەم خۆم شێت نیمە یعنی نازانیت ناوەڵڵا لۆ خێر چ بووە باسی شتەکە نەکردیە نا ئێسێ مەسەر پرسیارەکان پرسیارەکەی چ مێژووی عایلەکەمان بەزمەکەیە مێژوو عایلەکەم هەموو لەبەرەوە پێناوێتی ساڵیم بپرسیەوە ئاوا هەدی چییە دەست پێکەین ڕۆژی یەکتر ناسینی من و تۆ کەی بوو هەشتی هەفت ئەی یەکەم ڕۆژ کە هەدێت بووێنە سیدە ڕۆژی لەدایکبوونی دایکم چاری پێنج ئەی ڕۆژی لەدایکبوونی کاکەم شەشی هەفت سعدی ئەوە چێ بەدەستەوە بۆ ئەوە تۆ نووسیوتەتەوە وتم دایما وەبی لە بیرم بی لە بیر تاوە نییە ژیان ناخۆشە جاریوە بە شەشتی لە بیر دەکاتن گوتم نییە وەبی هەموو ڕۆژێ نییە بیخوێن بۆ جارە باشە ئەوانە قەی ناکە بە شتێکی گرنگە لە بیر چووە بپرس هەموو لەبەرە حەز دەکەیتی بپرس هەموو لەبەرە دیە نا ئەوانە لێ ناپرسمەوە ڕۆژە عیدی زەواجمان کەیە هەموو ڕۆژە ڕۆژی عیدی زەواجە نا هەموو ڕۆژە ڕۆژی هاوسەرگیریە جانەکەم یعنی تو دەتەوێت یەک ڕۆژی دابنێ لە بە خۆشەویستی هاوسەرگیری دەبێ هەموو ڕۆژێ یەکتریمان خۆش بێ سعدی فێڵم لە یەکەیت ڕۆژی عیدی زەواجی من و تۆ کەیە دەی نا سێری ئەڵقەکەشە ناکەیت کەیە ئەبێ خۆ بیرەکەوێتەوە خودای نییە بۆ خودای نیە مشکم هەماندیە کاکە لە بە کاسبی لەوە بۆ دەکەم ئەگەر نەکۆ ڕۆژەم لە بێ دەچیتە وایە ئەمڕۆ چەندی بانگە ئەمڕۆ دەیمانجێە ئەی بەیانی 11 شکر بیری کەوتەوە سبێنە ڕۆژ عید زەواجمانە حەیرانی کۆمنەوە جارشکە قەڵەتی وا دەکەم ئەو ڕۆژەم لەبیر بچی قەت لە بیرم ناچی تەواو چەقی خۆم بیرم خستیتەوە 11 ڕۆژی خۆشەویستی من و نازدار حەیرانێ 11 ئەو ڕۆژە خۆشەی کە من بە تۆ گەیشتم تەواو دەبی سوپرایزێکی گەورە دۆ بکەم نییە قەرە بودلۆ دەکەم چیم بۆکەیت دەبی سوپرایز بیتن نابێ سوپرایز باز بکرێ ئاڵتون کەنجین هینە 100,000 ئێتەتەوە چاوەڕێکم بەیانی سوپرایزێکی تایبەتم بۆ بکەیت حەیرانی بم عیدی میلادی من نازانی خۆە تەلەفۆن بۆ چێ بکەم دەردە دڵی لەگەڵ بکەم کاکم ئەلۆ کاکە بەڵێ هەنار چۆنی کاکە گیان وەڵا باشم خێرە بۆ شەوەی تەلەفۆن کردیە کاکە سعدی عیدی میلادی منی بیر چۆتەوە تخوا ئەوە قسەیە بەو نیوەشەوە خەول لێ تێکدایمە ئەو زەعی میلاد کنجی مۆزوعە کاکە زانایەکان دەڵێ باسی زانەمانیان نەکەی بەو شەوەی جەوم تێکمەدە قوربانت بم خەوم دێت واز بینە دوایش خۆشەویستی پەیوەندی بە عید میلادەوە نییە کاکە دەبێت بزانێ هەموو پیاوێک دەبێت بزانێ عیدی میلادی ژنەکەی خوشکم والله وبالله وتالله نعد میلادی شیرین دەزانم نعد میلادی خۆشم ئەخر بۆیە لێت جیابەوە وەس بە کچێ قەپاتکە دەبڕۆ تۆش بۆ دەردە دڵ نابی خوا تەلەفۆن بۆ چێ بکەم نەسروە کۆ لەسروە بە سروە گوێم لێ دەگرێت لەسروە زیاتر چێ گوێم لێ ئەگرێت داڵێکی لەسروە معدل مۆبایل لە دەستێتە بۆ هەڵی ناگری ئەلۆ چۆنی سروە گیان باشی بۆ دڵتەنگم کوڕە سعدی ڕۆژی لەدایکبوونی منی بیر چۆتەوە تاریخەکەشی ئەزانی چەند جوانە هیچیز منی لەبیر نەماوە ئیهمالی کردووم کوڕە سروە گیان
بەخواوەنە ئیهمالە ئەوەندە ئیهمالە گرنگی بێ هیچ شتێک نادا لە ماڵەوە هیچ سروە زانایەکان دەڵێ ئیشتەیە دەبڕۆ باشە بڕۆ ئیشت بکە دەی لەکەوەشم نەکرد دەردەدڵ لەگەڵ چێ بکەم لەگەڵ چێ بیکەم ئەو چ دەکەی لێرە؟ بۆ خۆم دەردەدڵ لەگەڵ هاوڕێکارم دەکەم تو عیدی میلادی منت بیر چۆتەوە عیدی میلادەکەوەی دێنی خەڵکی ئیسعاز بکەی هەستا و زرکەم لە بۆ تیکە هەستا عیدی میلاد هەستا و زرکەم لە بۆ تیکە دەلیش